باس لە بەرهەمهێنانی ماسیەکەین وە کۆمەڵێک زانیاری ورد لەسەر سوودەکانی ماسی و جۆرەکانی ماسی و تا حەدی ئامادەکردنی ماسیش لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر مێدیدیس پسپۆڕی نەخۆشیەکانی ماسی. کاکتۆگیان زۆر بەخێر بێت. زۆر سپاس بۆ پێم. سەلامەتی کاکتۆ. کاکتۆ ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین ماسی لە کوردستان یان ئەو ماسی هەمانە لە کوردستان چۆنیەتی بەرهەمهێنانی بەڕێز وەکو پسپۆڕێک چ سەرنجێکت هەیە لەسەری چۆن هەڵێ سەنگێنی یان توانین بڵێن بەرهەمهێنانی ماسی لە کوردستان تەندروستە؟ بەڵێ لە کوردستانە ئێمە سەرچاوی ئاوی سەرزەویمان زۆرە و ئەم سەرچاو ئاویانە ئاوی سازگار و پاکن بە بەراورد بە شوێنانی تر لەبەرەوەی ئێمە کارگەکانمان هێشتا لە ئاستێکان نییە کە ئەو ئاوە سەرزەویە بەو ڕادەیە پیس بکات. لەبەرەوە ئەو حەوزانەی کە با بڵین دروست دەکرێن و ماسی تیا بەخێوەکرێ ئەتوانین بڵین لە ڕووی ئاوەوە ئێمە سپاس بەخوا کێشەیەکی وامان نییە لە ڕووی کواڵیتی ئاوەکەەوە بۆ بەرهەمهێنانی ماسی کە ئێمە لە کوردستانە چەند جۆرێک ماسی بەرهەم ئێنرێ. باوترینەکەی ئەوەیە کە کۆمۆن کارپ کارپی باو گراس کارپ و سیلڤەرەکە ژەویش هەر لە ئەسنافی کارپە ئەمە بە ڕێژەی لە ساڵ 95 بەرهەمهێنانی ماسی لە کوردستانە لەم جۆرەیە و لەم ساڵانەی دواییە تراوت کارپ هاتووەتە ناوە کە ئەوی جۆرێکی ترە کە لە مانتیقەی سەنگەسەر و پێنجوێن و بارێ و لەو شوێنانە ئەم ماسیە بەخێو ئەکرێت کە ئەم جۆرە ماسیە ئاوێکی سازگارتر و سارتری ئەوێ کە لە بینی 9 بۆ 13 پلەیە گەشاکات کە لەمەشا ئێمە توانیمانە با بڵین کۆمەڵێک حەقلی باشمانەیە بۆ بەرهەمهێنانی ماسی تراوتەکەش. وەکو گرنگە چاودێری حەوزەکان بکرێت لەوەی کە ینی لایەنی پەیوەندیدارەکانی وەکو ڤێتەرنەری متابعەی ئەو بەرهەمهێنانی ماسیە بکەن لە بروی کە ڕێگە بگرن لەوەی کە ئەو علەفەی کە ئەدێ بە ماسیەکان علەفێکی پاک بێت و دوور بێت لەو تۆکسینانی ئەفلاتۆکسین و ئۆکراتۆکسینوانە کە ئەشێ لە علەفەکەیە گەشە بکەن و کاتێک کە ماسیەکەی خوا دواتریش زیانی لاوەکی بۆ مرۆڤ هەمان ئەو گرفتانەیە ها لە بەرهەمهێنانی خەیار و تەماتەوانە گلەیمانەیە لە دەواجنی میشکەکان گلەیمانەیە ئەکرێ لە ماسی بەڵێ ئەکرێت بەڵام ینی لەبەرەوەی ئەم چاودێری هەیە و بەڵام لە ئاستێکی پێویستانی حەقە تونتر بێ حەقە ڕێنمایی باشتر هەبێ و لەگەڵەوە پێویستە سەرپەرشتیاری ینی تایبەتی هەبێت ینی هەموو شتێک بۆ نمونە فەلاحێک لەواتچێت بە نەزانی شتێک بکە تۆ ئەگەر کەسێکی پسپۆڕت بۆ دانەکە متابعەی کە سەرپەرشتی کە ڕێگاگری لەو زیانە لاوەکیانە یا تەنانەت بۆ بەرهەمەکەش کە بەرهەمێک نەبێت بەرهەمێکی خراپ بێ و هەنێک جار ماسیەکە لە ناو ئەچێ. لەگەڵ ئەوەیە گرنگە چاودێری بەکارهێنانی ئەو پاکشکەرەوانە بکرێت کە لە حەوزەکانە بەکارهێنرێ کە جۆرێ لە پاکشکەرەوە هەیە فۆرمالین مادەی مسەرتنن هەم بۆ ئەو کەسێک کە بەکارهێنێ وەکو کرێکارەکە یا جوتیارەکە کە بەکارهێنێ ینی ترسیەوەیە کە خۆی بەرکەوتە بێ بەو مادە پاکشکەرەوە و هۆکارە بۆ شێرپەنجە و بۆ ماسیەکەش تەنانەت کە دواتر ئەو ماسیە بە ئاسانی لە گۆشتی ماسیەکە لا ناچێت و ئەمێنێتەوە کەسێک کە ماسیەکە خوا ئەشێ ئەم پاکشکەرەوەی بۆ بگوازرێتەوە. ئەگەرچی ئێمە بڵین ئەم پاکشکەرەوانە زۆر ڕێژەیەکی زۆر کەم بەکارهێنرێ واناکە کە ئێمە ماسی نەخۆین یان ترسمانە بێ لەوەی کە ماسی نەخۆین لە ڕاستیە ئەگەر بەراوردی بەرهەمی ناو خۆمان بکەین بە دەرەوە ئەوەی خۆمان زۆر زۆر باشترە و هەروەها گرنگە چاودێری بەکارهێنانی دژە زیندەییەکان بکرێت و پێش ئەوەی کە ماسی بخرێتە بازارەوە بە 30 ڕۆژ پێشەوە ڕێگە بگرین لە بەکارهێنانی دژە زیندەییەکان لەواچێ مڕەبیەک ئەوەی کە ماسی بەخێوەکە ئاگاداری ئەمە نەبێت بەڵام گرنگە کە لایەنی پەیوەندیدارەکان زۆر وەگەڵێ متابعەی بەکارهێنانی دژە زیندەییەکان بکەن بۆی کە ئەو دژە زیندەیانە زیانی لاوەکی بۆ مرۆڤ دروست نەکا کە هەنێ لەو دژە زیندەیانە وەکو فیورالتادۆن مادەی مسەرتنن و بەشێکیان ڕێزی جوالدڕەگەن لە نمونەی دۆکسی سایکلین لە بۆ ماوەی 48 ڕۆژ لە گۆشتی ماسیەکەیان ئەمێنێتەوە کاتێک کە کەسێک گەیخوا ئەو دەرمانەش بە غیر مباشرێتە ناو لەشی مرۆڤەوە وانێ جار گرفتی لە ناوبردننی ئەو مایکرۆفلۆرایانە ئەو بەکتریا سوود بەخشانەی کە لە ڕیخۆڵە و با بڵین
لەشی مرۆڤ هەیە واکەن کە ئەم ڕیزی جوڵدرەگانە ئەم مایکرۆفلۆرایانە ئەو با بڵین بەکتریا سوود بەخشانە لە ناو بچن. زۆر باشە کاکتۆر بابێ لەسەر جۆرەکانی ماسی هەمیشە پرسیارەمان لا دروستە بێ کام جۆرەیان باشترینە بۆی کە بخۆین قوتومان هەیە ماسی حەوزمان هەیە زۆر جار هەمانە بەستووە کە ڕەنگە خۆتان شارەزایی باشترتان هەبێ لە بوارەکەیە گەر ئەو مامۆڕوو بکەنەوە دیارە ماسی ئەوەی کە لە چەمەکانە هەیە ماسی ئەوە سروشتین لەبەرەوەی کە ئەو خۆراکەی کە وەریەگرێت لە 100 سروشتیە زوو پلانکتۆن و فایتۆ پلانکتۆنەکان کە بە شێوازێکی سروشتی لەو بیئەیە لەو ڕووبارەیە یا لەو چەمەیە هەیە ماسیەکە بەستەن هاواخوا و ئەمانە ئەم پێگاتانە پێگاتی زۆر سوود بەخشن هەم بۆ ماسیەکە و هەمیش واکا کواڵیتی گۆشتی ماسیەکە کە ئێمە ئیخۆین زۆر باش بێت ئەگەر بەراوردی بکەین بە جۆرەکانی تر لە دوای ئەوە حەوزە ماسیەکانی خۆمان کە بەرهەمی ناوخۆن و بەرهەمەکەیان زۆر باشە ئەکرێت سوود لەو ماسی با بڵین ئەوانی کە پەروەردە ئەکرێن لە حەوزەکانە لە دوای ئەوە ئەو ماسیە بەستوانی کە دێن هاوردە ئەکرێن ئەوانەش وە ئاخیرەم ستێب ئاخیرەم اختیار کە ئێمە هەمان بێ ماسی قوتووە لەبەرەوەی بڕێک لە مادەی نیتراتی سۆدیۆم ئەوانەی تایە کە ئەمانە لە ڕووی تەندروستی و زۆر باشنین باشترە ماسی بە فرێشی بخورێت و ئێمە تەرکیزمان لەسەر خواردنی ماسی بێت لەبەرەوەی کە بەهای خۆراکی زۆر بەرزی هەیە. زۆر باشە دکتۆر زۆربەی هاونیشتیمانیانی ئێمە لەسەر با بڵێن ئەو شوێنانەی بە کاتی بە خێرایی ماسی دانراوە چی ئەیکڕی خۆ ماسیەکە زیینونیە زۆربەی کات چۆن بزانینە ماسێ تازەیە تازە با بڵێن لە حەوز دەرهاتۆ کۆنن یان نوێیانی یان بەستویەتی چۆن زای ماسیەکە زۆر لە مێژە بەستوێتی تازە بەستێتی ڕێنمایان مەبەست لەو ماسیانی کە لەسەر باسیەوەی بازار زۆربەی بازاری کوردستان بەگشتی ماسیەکان بینیومان لەسەر عەرەبانە و تووزان پشتی پیکا بووەمانە خۆی لە ڕاستیە ئەمە ڕێگەیەکی ڕاز نییە بۆ ساختکردنەوە بەڵام هەیە ئێمە وەکو ئەوەی کە چۆن ماسێکی تازە کۆن لە یەک جیاکەنەوە ماسی تازەوەیە کە تۆ سەیری چاوی ئەەکەیت چاوی ڕوونە بەڵام ماسی کۆن لێڵی و سپێتی لە چاویا دیارە ئەمە لە ڕێی چاویەوە لە ڕێی پێستەکەەوە پولەکەکانی ماسی تازە زۆر بە ئاسانی لێ نابێتەوە بەس ماسی کۆن پولەکەکانی بە ئاسانی لێ ئەبێتەوە و تێستکردن بە بەرکەوتن ینی چۆن وەگەڵێ پەنجە بخەیتە سەر پسکی ماسیەکە ئەگەر لە چەند دقەیەکە یان لە چەند چرکەیەکە ماسیەکە ئەسەری پەنجەکە لەسەر پێستی ماسیەکە بەجێمە ئەو ماسیە کۆنە بەڵام ئەگەر زوو گەڕایەوە شوێنی خۆی ئەوە یا با بڵین زەختی لەیەکی پەنجەکە هەر ناچێتە ناوە با بڵین ئەسەر بەجێ نایەڵێ ئەمەش جۆرێکترە لە تێست کە بەکارهێنرێ هەروەها سیرکردنی ئەو ڕیشوەکان کە ماسی تازە سوورێکی کاڵە بەڵام ماسی کۆن بەرە و تۆخ و قاوەیی ئەڕوا کە لە ڕێگەی بۆنیشەوە تۆ توانی ماسی تازە و کۆن لە ڕێی بۆنەوە بۆنی تازەکە بە شێوەی لمە ینی بۆنی لمینە بەڵام بۆنی ماسی کۆن بۆنی ئەمۆنیا و شتی کۆن و ئەوە ینی لە ڕێگەی بۆنەوە ئەتوانێت تێست 5 نیشانەمان هەبوو بۆ ئەوەی بتوانین ماسیەکی کۆن لە ماسیەکی نوێ تازەکەینەوە دڵیان هاونیشتیمانیان سوود لە وەرگن چکە بازارەکە ئێمە زۆربەی خەڵک هەر لەوێ ماسیەکە ڕاستە ڕەنگە دەندروست نەبێت ئەوە نەبێت خۆی گرنگە ینی ئێمە بازارچی تایبەتمان هەبێ بۆ ساختکردنەوەی ئەو بەرهەمانە وە فرۆشتنی کە بەردەوام لیژنەکانی قایمقامیەت چاودێری بکەن کە بۆ من لەسەر جادە لیژنەی قایمقامیەت ئەوە ناکار ینی اختیاری هاوڵاتی بۆ ئەوی کە جیای بکاتەوە تۆ ئەوە لاوازەکەی ئەگەر بازارچی تایبەتت هەبێ ینی خۆی لیژنەکانی قایمقامیەت ڕۆژانە چێت چێکیەکە سێریەکە بزانێت کامە کۆنە کامە ماسی فرێشە بەڵام کاتێککە بەو شێوە عشواییەکە هەیە بەداخەوەکو زۆر مەجای تر ئەو مەجالەش ینی بە زانستی نەکراوە پێویستە شوێنی تایبەتی هەبێت. باشە کاکتۆر بە چینەستە سوودەکانی ماسی ینی بنمونە کە
ئەچیتە لای پزیشکێک ئەڵێ ئۆمێگا 3 لە ماسیەوە هەیە بەڵێ. بۆ ئەوی سوودی لێ ببینی ئەو سوودانە چین ئەو پێک هاتە خۆراکیە گرنگانە چین کە لە ماسیدا هەن بۆ ئێوە بە سوودی لێ ببینی بەڵێ ئێمە باسمان لەوە کرد کە ئێمە ماسی جۆری کارپانەیە زۆرتر لە 195 ئەوەی کە لە ئەوەی لەسەر شاشەکە ئێمە بەس بەڵێ لە 195 ئەوەی کە لە کوردستانە بەرهەمێنرێ ماسی کارپە و ئەم جۆرە لە ماسی بەپێی موسسەیەکی دامەزراوەیەکی گرنگە بۆ شیکاری پێگاتە خۆراکیەکان USDA شیکاری گۆشتی کارپی کردووە کە دەری ئەخات بە یەکێک لەو ماسیانەی دائنێت کە لە ڕووی کواڵیتیەوە زۆر باشە لەبەرەوەی کە پێگاتی ئۆمیگاسری وەکو جەنابەت فەرمووت ڕێژەیەکی باش لە ئۆمیگاسری تێدایە کە ڕۆڵی ئۆمیگاسری بۆ لەشی مرۆڤ چییە ئەوەیە کە واکات کە ئیشی زۆرە بە زیانی بووکو بەسادەیی ئەوەیە کە واکات کە کۆلسترۆل و ترایگلیسراید کە ئەمانە چوری زیان بەخشن لە لەشی مرۆڤ واکات کە ئەم چوریانە کەم کاتەوە ئۆمیگاسری و ڕۆڵی هەیە لە ڕێخستنی لێدانی دڵ و ڕێگەگرتن لە مردنی لە ناکاو بەهۆی نەخۆشیەکانی دڵەوە و ئێمە لە کێشەیەکی گەورەکە لە شاری سلێمانیا لە ڕاستیە هەیە مۆزۆی نەقسی ڤیتامین دیسریە ینی هەر کەسێک کە لە ئێمە ئێستا بچین تێست بکەین بۆ ڤیتامین دیسری حتمما نەقسمان هەیە کە ئەمەش کۆمەڵی هۆکاری هەیە گرنگترینیان ئەوەیە کە ئێمە لە ڕێی خواردنەوە ئەو بڕە پێویستە لە ڤیتامین دیسری وەرناگرین کە بەپێی ئەو مؤسسەیە کە پژڕاستی کردوێتەوە لە 100 گرام ماسی جۆری کارب ئێمە بڕی 988 دیەکە لە ڤیتامین دیسری وەرەگرین کە ئێمە ڕۆژانە پێویستمان ڕێژێکی زۆر باشە کە ئەمەل بۆ 100 گرام واتە ئێمە ئەتوانین وەکو سەرچاوەیەکی ئەساسی بۆ ئەوی کە بە شێوازێکی سروشتی ڤیتامین دیسری وەربگرین زۆر گرنگە کە هەفتانە 2 ژەممان ماسی بێت و توێژینەوەیە کە نەخۆشخانەی بەخشین بەشی توێژینەوەکان کردوویەتی لە سەر و لە 180 ئەو حاڵەتانەی کە دکتۆرەکان تێستیان بۆ نووسیون بۆ ڤیتامین دیسری نەقسیان هەبەوە کەواتە ئێمە توانین لەمەوە بڵین کە ئێمە بە حکمیەوەی کە لە شارە ستایلی ژیان جیاوازترە لە دەرەوەی شارەکان پێویستە ئەو خۆراکانەمان زۆرتر بخۆین کە ڤیتامین دیسری تێە لە نمونەی ماسی کە باشترینیانە و شیر زەردێنەی هێلکە و لەگەڵ جگەر بە تایبەت جگەری مانگە ینی ئێمە وەکو شێوازە سروشتێکە وەریگرین پێشەوەی کە وەگەڵی ڕەچەتەخواییەکە بخۆین باشترە وەگلەوەی کە بە شێوازی عیلاج دکتۆرەکان بینوسن کە ئەوەش کاریگەری زۆر باش هەفتەی 2 جار بخورێت هەفتەی 2 جار بۆ 3 جار ژەمێکی متەکامل دکتۆر وەکو وتی پێشنان بیخۆنی زۆر باشەکە دکتۆر باسمان لەوە کردە و قۆناغی بەرەمێنانی ماسیەکە گرنگە ئەوەی چاودێری بکرێت لە حوزەکە و دەرمانانەی پێدرێت دواتر کە چۆنیەتی وەرگرتن و 30 ڕۆژ پێشەوەی نقلکردنی پاشانەوە ناسینەوەی بابەتێکی تر هەیە کە توانم بڵێم ناڵێم لە هەموو کوردستان بەڵام ئەگەر بەگشتی باسکەین میلەتێکی زۆر ماسی خۆر نین زۆری شارەزایی مانیەوە یعنی بەگشتی ئامادەکردنەکەی چەندێک گرنگە زۆر جار بەڕاستی ڕەنگە ماسی وا ئامادە بکرێت بە خۆراکەکەی لە دەستدا یان زانستیانەترین جۆری ئامادەکردنی ماسی کامەیە کە بە خۆراکەکانی زیاد بکایە کەم نەکاتەوە یان سوودی زۆری هەبێت بەڵێ گرنگترین شت گەرم نەکردن بە ڕێژەیەکی زۆرە دیارە بۆ هەموو خۆراکەکان ئەوە ڕاستەوە بە تایبەت بۆ ماسی توێژینەوەیەک ئەی سەلمێنێت کە لە 170 بۆ 85 ئەو بەها خۆراکی کە ماسی هەیەی لە پلەی گەرمی بەرزە بەهاکەی لە دەستدەدا وە توێژینەوەیەکی ترکە لە زانکۆی تەکساس کراوە ئەوە ئەسەلمێنێت کە هەنێ جار ئەگەر باش ئامادە نەکرێت ماسیەکە باش ئامادە نەکرێت نەگەوەی کە سوودینە بەڵکو زیانی زۆر گەورەشی هەیە هۆکارە بۆ نەخۆشی شێرپەنجە بە هۆکاری ئەو پلە گەرمی کە ئەکرێت لە کاتی ئامادەکردنی ماسیەکە دروست ببێ ئێمە ئەو توێژینەوە ئەوەی سەلمانەوە کە ئێمە هیترۆسایکلیک ئەماینەی زمانەیە کە ئەمە پێگاتەیەکە لە ئەنجامی گەرمبوونی ئەو پرۆتینانی کە ئەو پێگاتانی کە لە گۆشتی ماسیەکە هەیە ئەمە ئەبنە ئەو پێگاتەی دروستەکە و ئەمە پێگاتەیەکی شێرپەنجەیە لەبەرەوە ینی گرنگترین شدەوەیە کە ئێمە ماسی کە ئامادەکەین لە پلی گەرمی زۆر بەرزە ئامادەی نەکەین و
بە جۆرێک نەبێ ئاگرەکە ڕاستەوخۆ بەر ڕووی ماسیەکە بکەوێت و گرنگە ڕووپۆشی ماسیەکان بکەین ینی ڕووپۆشی ماسیەکە بکەین بە گیراوە سروشتیەکانی وەکو سرکە و لیمە و ئاولیمە و ڕوبەهنار و ترش و لەبەرەوەی کە ئەمە وەگەڵێ بەرگێک دروستەکە بووی کە درەنگتر با بڵین پێگاتەکانی ناوەوە بگەنە پلەی زۆر گەرم بوون. هەروەها پێگاتێکی ترمان هەیە پێگاتێکی ئۆڕۆماتیکیە کە ئەمە زۆرتر بۆ ئەو شێوازە ئامادەکردنە گرنگە کە ینی کێشە دروست دەکات کە بە شێوازی خەڵوزودار دروست دەبێت لەوەیە دروست دەبێت کە ئەم پێگاتە ئەڕۆماتیکیە کاتێک کە چەوراوی ماسیەکە کەوێتەوە سەر ڕووی ئاگرەکە مادەیەکی ئۆڕۆماتیکی دروست دەبێت لە سەر ڕووی ماسیەکە ئەنیشێکە ئەمە مادەیەکی مسەرتنە ئەوەش لەبەرەوە ئێمە گرنگە کە ماسی بە شێوازێکی ئەوەی کە پێویستە لە سی دقە زیاتر گەرم نەکرێت. دەستەواژەیەکمانێ پێوتێ پیشاندنی ماسی هەڵەنە بماتە جۆرێک پیشاندن کوڵاندن چی پێڵێن ئەوەش تەریقێکی زۆر باشە بەڵام فرن لە فرن زۆر باشتر تۆتوانی کۆنتترۆڵی گەرمیەکە بکەیت و زۆر توێژینەوەی سەلمانوەکە خەڵوزەکان ئاگریدار ئەمانە ئەو مادە ئۆڕۆماتیکیانە دروست دەکات و گرفتی زۆر گەورە بۆ مرۆڤ دروست دەکاتەوە پێویستە لەگەڵ هەموو ئەگەر هەر بە خەڵوز ئامادە بکرێت پێویستە لەگەڵ هەموو ئامادەکردنێکە ئەو سووتوانە لا ببرێ و مەسافەی بینی ماسیەکە و ئەو ئاگرەی کە خەڵوزە لە 20 سانتیم کەمتر نەبێ و هەواکێشی زۆر باشە بێت بووی کە ڕێگە بگرین لەو غازەی دروستە بێ چۆریەوە بەڵێ و لەوەش گرنگتر کە لە زۆر توێژینەوەی ئاماژی پێدراوە لەگەڵ خواردنی هەموو گۆشتەکانە پێویستە سەوزە زۆر بخورێت ینی بووی کە ئەگەر لە ئەنجامی ئەو خراپ ئامادەکردنەوە شتێک دروست ببێت کە هۆکار بێ بۆ شێرپەنجە سەوزەواتەکان لە ناویەدا. کاکتۆر زۆر جار خۆتنایی سفرەی کوردی ڕەنگا و ڕەنگە ماسی بەشتی ترەوە ئەخۆڕێ هیچ شتێک هەیە زیان بەها خۆراکی بکەی بگەێنێگە لەگەڵ خواردن ترا بخورێت؟ بەڵێ نەخێر هیچ ینی ئێستا بۆن منە ئەوترێ بۆن منە لەگەڵ ماستا بخورێ لەگەڵ ماستا هیچ توێژینەوەیکی زانستی نییە بەڵام هەنێ جار کەسێک تووشی حساسیت ئەبێ بە خواردنی ماسی کە ئەمە میکانیزمێکی ئۆتۆئیمین نییە با بڵێن ئۆتۆئیمین کێشەی مەناعیە لە مەناعەیە لەشی کەسەکە بە جۆرێکی ئازوەرەگرێت کە وەکو دژەتەنێک ئەیبین لەم حاڵەتەیە ئەمە وەکو حساسیەتە ئەشێ لە کەسێکە تووشی حساسیەتی کە پەیوەندی نەبێ بە خۆراکی ترەوە. ئەی ماسیمان هەیە بچووکە بە حەجم هەشمانە گەورەیە لە ڕووی حەجمەوە هیچ کاریگەریەکە کاتە سەر بەها خۆراکەکەی یان سوودەکەیانەوە تا تەنها حەزی مرۆڤەکانە و جیاواز خۆی ماسی ئەگەر لە شوێنە لە ڕووبارە گەورەکانە لە با بڵین لە زەریا و لەو شوێنانەیە کە ئێمە ئەومان نییە ئەوترێ هەتا ماسی کێشی کەم بێت بخورێت باشترە بەڵام لە شوێنێکی وەکو کوردستانە کە ئێمە وەگوتمان لەوێ بۆ لەبەر هۆکاری ژینگەی لەبەرەوەی کە هۆکاری ژینگەیی هەیە کە لەبەرەوەی پیزە بێت ینی لەبەرەوەی کە ماسیەکە پیزە بێت و ژەهر زۆرتر ئەخوات بۆیە هەتا بچووک بێ باشترە بەڵام لە کوردستانە ئێمە وەگوتمان کواڵیتی ئاوەکەمان زۆر باشە ماسی لە بینی 2 بۆ 3 کیلۆیە باشتر بەها خۆراکیەکانی تێدایە. ینی دکتۆرە و دیعایانەی ناڵێن بۆ هەمووی باسی بدرێتکەی ماسیەکەینە هاڵێن گوسن گۆشت و کاڵک خراپەیان ئەوانە بڵێ سەریش نەیەشێنین برادرێکی وتەوە کابرایە داوەتی کردووە ماسی کڕیوە توتی با پارەی ماستا و دۆکەش نییە با بڵێم خراپە لەگەڵ یەک ناخۆێت کاتە بە دیاریکراوی هیچ میوەیە گۆشتێکی تر خواردنێکمانە لە کاتێکی خواردنی ماسییا زیانی بۆمان هەبێت بە پێی توێژی 2010 جێگیرەوەیەک هەیە بۆ ئەو کەسانی کە حەزیان بە خواردنی ماسی نیە ینی ئەو کێشەیەشمان زۆر کەسانێک هەیە بەی شێوەیەک ماسی ناخۆن هەر بە بۆنەکەشی ینی تێگەشت هێلکە یەکێکە لە جێگرەوەکان شیر یەکێکە لە جێگرەوەکان جگەر گۆشتی سوور ئەمانە هەمووی جێگرەوەی گۆشت ماسین بەڵام وەگەڵێ بۆ هەر یەکێک لە پێکهاتەکان ماسی باشترینەکەیە
زۆریەکە لەو پێگاتانی کە بۆ لەشی مرۆڤ پێویست. زۆر باشە کاک دکتۆر مێت دەربارەی بەرهەمهێنانی ماسی جۆرەکانی ماسی چۆنیەتی ناسینەوەی و ئامادەکردنی وە سوودەکانی گەر بە دیاریکراوی پەیامێکت هەبێ جا بۆ بەرهەمهێنەرانە بۆ لانی پەیوەنددارەکانە یاخود بۆ هاو نیشتیمانیانە یا بۆ خاوەن چێشتخانەکانە دەربارەی ماسی شتێکی شکێمە نەمان پرسی بێ گرنگ بێت و ئاماژەی پێ بکەین. لە ڕاستیە ینی بۆ بەرهەمهێنانی ماسی زۆر گرنگە ئەوەی کە پزیشکانی فێتەرنەری ڕێنمایی ئەدەنە حەوزەکان بۆ بەکارنێنانی ئەو مادانە ئەوە شتێکی ئەخلاقی و نیشتیمانی و زانستیە ئەبێ بەکاری نێنن لە نمونەی ئەو مادە معقیمە خراپانە ئەو زۆر گرنگە و بۆ هاوڵاتیش گرنگە ئەو خۆراکە بخوات ئەو خۆراکە بەکاربێنێت کە بۆ لەشی پێویستەوە گرنگە لە ڕووی زانستی و سوودی پێبگەێنێت و بۆ چێشتخانەکانیش گرنگە لەگەڵ ئامادەکردنی ماسیە بە جۆرێک بێت وەکوتمان لە پلەی گەرمی بەرزانە بێت و بەکارێنانی بەهاراتەکان زۆر گرنگە کە لە وڵاتی ئێمەیان با بڵین زۆر کەم بەهارات لەگەڵ ماسی ئامادە ئاکرێکە لە زۆر وڵاتە بەهارات وەکو یەکێک لە کەرەستە گرنگەکان لە کاتی پێشکەشکردنی ماسیە پێشکەش دەکرێت. یاخوا دەستخۆش بێ بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر مێدی ئیدریس پسپۆڕی نەخۆشیەکانی ماسی لەم تەوەرێ لەگەڵ مامووی دکتۆر گیان سپاس بۆ ڕوونکردنەوە زانیاریەکان.